یادی 35 ساڵەیەکی مەبارانی سەردەش کراوەتەوە لەم راپۆرتیا پێکەوە بینەرێبی. دیارەمڕۆ ئێمە لەگەڵ هاوڕەکانمان کاک سەرکۆ و سەرچنارخان بەشداری وشارەکەی یادی 35 ساڵێکی نابارانی شاری سەردەشمان کردووە. لەبەرەوە ئەم یادەمان بەلاوە گرنگە، هەڵەبجە و سەردەش دەستە خوشکی یەکن، لەبەرەوە هەردوو لامان لەسەر دەستی ڕژێمی بەعز چیناباران کراوین. لە هەڵەبجە 5,000 کەس لە 16 سێر چیناباران کراوە شەهید بووە. لەبەرەوە بەلامانەوە گرنگە هەردوو لامان کە بەشداری و مشارەکەی مناسەبەکانی یادەکانی چیناباران بکەین و تەنها هەڵەبجە و تەنها سەردەشت نییە، گۆڵی بادیسانە، گۆڵتەپەیە، ناوچەی بادینان و لەگەڵ قەڵاتزێ و شوێنەکانی تریشە. لەبەرەوە ئێمە هەمومان قوربانی گەورە و خاوەنی قوربانی گەورەی لەسەر دەستی ڕژێمی بەعز. لەبەرەوە گرنگە هەمومان بتوانین لەم قۆناغا لە ناخۆشیەکانی یەکتری بەشدار بین و ئێمە لە هەڵەبجە داواکارین، یعنی کە بنیادی شەهید و کۆماری ئیسلامی ئێران هاوکاری برینارەکانی چەکی چینایی بکە لە پارێزگای هەڵەبجە کە لە 16/3/88 ئەوەی کە ماوە و برینار بووە. برینارەکانمان پێویستی بە چارەسەرە. ئەوانی کە بە ئێستا قوربانی کیمیابارانن بەداخەوە ئێستا دەرمانێک نییە کە ئەوانە بڵێ بە تەواوی چاکبنەوە. تەواوی کارەکان و ئیشەکانی ماوەیە کە هێش و زامەکان کەمکەین هێش و زامەکان بتوان تەحمل بکەن زۆرتر. بۆت بەداخەوە ئەو کەسانی کە هاتوون گازی خەردەلیان دروست کردووە کە لەسەر ئینسان بە تاقی بکرێتەوە، بەڕاستی زۆر نامرۆڤانە و کارەیان کردە، زۆر نائینسانانە بووە کە خراپترین دەرمانیان ساز کردو کە بێن ئینسانی پێ بکوژن. و بەداخەوە ئەوانەی کە دەمێننەوە باوەڕکە ئەگە بڵم هەموو شەوێ دەمرن، هەموو ڕۆژێ دەمرن بە گەرمای زۆر هەر ناڕاحەتن، بە سەرمای زۆر هەر ناڕاحەتن و هیچ ئیشێکیشت بۆ ناکردن.